سڵاوتان لێبێ بەشداربوانی حوتەمین فیستیڤاڵی بەهاری سلێمانی. ئێمە کۆمپانیای بێری بە دروشمی هەمیشە باشترینتان پێشکەش دەکەین. ئەم جارەش بابەتێکی تازەمان بۆ هێناون کە ئەویش قەسەبی ڤیتامینی تیکسە کە بۆ هەموو تەمەنێک گونجاو و تەندروستە بۆ ئەو کەسانەی کە ناتوانن شیر بخۆن یاخود حەزیان لێ نییە لە ڕێی ئەم قەسەبەوە ئەتوانن شیرەکە بخۆن، هەم ڤیتامینی شیرەکە ئەتوانن دەست بخەن، هەم لەگەڵیا تامی شیرەکە ئەگۆڕێت. تامەکەی ئەگۆڕێ بۆ تامێک کە بەڕێستان حەستان لێ ئەتوانن بە تامی فراولە، تامی قاوە، تامی مۆز، تامی کاڵک سوودمەند بن. سوودی ئەم قەسەبی مۆڵتی ڤیتامینی تیکسە ئەوەیە جگەلەوەی کە تامی شیرەکەتان بۆ ئەگۆڕێت کەم شەکریشە لە چاو ئەو شیرمۆزانە یاخود ئەو شیر شکڵاتانەی کە لە دەرەوە هەیە بە ڕێژەی 175 لەگەڵ ئەوەشدا مۆڵتی ڤیتامینە و ڤیتامینەکان لە خۆ دەگرێت کە بۆ هەموو تەمەنێک گونجاو و تەندروستە. بە هیوای سوودبینین و تەندروستی باش بۆ هەمووتان.